بینەرانی تەندروستی دیمە سڵاو، هیوادارین هەردەم لە شاخ و تەندروست بن. تەوەری ئەمڕۆمان بریتیە لە باسکردنی نەخۆشیەکانی پێست بە میوانداری دکتۆر محەممەد یوسف ئەم بابەتتان لەگەڵدا تاوتوێ دەکەین. پاش ناوبڕێک و ئەگەڕێنەوە لاتان. دووبارە سڵاو، تەوەری ئەمڕۆمان لەسەر نەخۆشیەکانی پێست بە میوانداری دکتۆر محەممەد یوسف تاوتوێ ئەەکەین، سەرۆکی کۆمەڵی پزیشکانی پێست لە کوردستان. بەخێر بێ کاک دکتۆر. کاک دکتۆر، نەخۆشیەکانی پێست و نەخۆشیە وەرزیەکان چین لەم کاتەیە؟ خۆی ئێستا لە وەرزی پاییزین، لە وەرزی پاییزین زۆری نەخۆشیەکانی ئەم کاتە دووشتە. پێ بڵێن با بڵێن ئێمە بە خۆمان بە کوردەواری پێڵێن ئەگزیمە، حساسیت، ینی حساسیت. اینجا دوو ناومان هەیە لەمە، حساسیەتی پێستی وشکە و حساسیەتی پێستی چۆر. لە هەموو گۆڕانی وەرزەکە ئەم دوو حساسیەتە زیاکە. با بڵێن چۆن حساسیەتی پێستی وشک چۆن دەرەکەوێت، ینی چۆن دەرەکەوێت. حساسیەتی پێستی وشک عادەتەن لە مناڵە، ینی خۆچیش کە مناڵ بوویت، با بڵێن کاچووی بدایەتی مەکتەب کاچی بۆ مەکتەب و ئەوانە سێتەکە دەست توشکە بێتەوە، ئایتە ماڵەوە دەستیان بۆ چاورە کردەوە، وانە دەستیان بۆ چاورەکە لەم وەرزە بوو. خۆی پاییز بدایەتی مەکتەبە، ئێمەش وابووین، هەمومان مناڵ بووینە. بۆ لەم وەرزە وای لێ هات لەبەرەوەی کە گۆڕانی وەرزەکە وای لێکە نەوعی حساسیەت و ئەگزیما و ئەم شتانە زیاد بکە. گۆڕانی وەرز پاییز و بەهار بە تایبەتیش لەم چەند ساڵی ئەخیر ئێمە هەرچەند ئەگەر تۆ ئاگات لێبێ سێرەکی لەم ساڵانەی ئەخیرە جەو بە تەواوی گۆڕا، یعنی سێرەکەی وشکە بێت جەو فترێ دوای بارانێکی زۆریە. ئەوەڵ وانە بوو بە تەدریج شتەکانە هاتەوە، سێرەکەی لافاوە بێ. ئێمە کەی لافاومان هەبووە، وانێ لە بەعزێ شوێن لە عالەم لافاوە بێ. ئەم جەو گۆڕانە حساسیەتی پێست و نەخۆشیەکانی پێست بە عام زیاکە. بۆ بچکە پێست کاتێکی ئەوێ تا ڕێبکەوێت لەگەڵ دەرەوە، کاتێکەوێت تا ڕێبکەوێت. ئەم گۆڕانکاریانە ئەم نەوە حساسن، ینی ئەوەی کە پێستی تۆزێ وشکتر بێ وشکترە بێ لە پاییز. ئەوەی تۆزێ پێستی چۆر بێ، ئەوانی دەموچاویان چۆرە و کڕێشان هەیە سەرەکەی چەورترە بێ. بۆیە سەرەکی ئەم فەسڵە زۆر مەثەلەن ئەم نەوە حساسیەتی پێستە با بڵێن پێستی وشکە لە مناڵە دەرەکەوێت، لە مناڵ خاصەتەن ئەوانەی دوای شەشمانی لە دایکبوون. نه، ئەگزیما تێرمێکی گەورەیە، زۆر نەخۆشی. ئەمە با بڵێن پێڵێن ئەگزیمای وشکی، وشک باشە، ئەگزیمای وشک پێڵێن حساسی پێستی وشک، بە ئینگلیزی پێڵێن ئەتۆپیک دەرمەتایتس. ئەمە زۆری مناڵەکان ئەوەڵ ئێمە مەثەلەن لە هەر با بڵێن لە هەر 20 مناڵێک وای لێ هات، با بڵێن باشە خۆی ڕێژەکەی تقریبان 3% بوو. بەڵام ئێستا لەبەرەوەی کە جەو گۆڕا، لەبەر ئەوەی کە ژینگە پیس بوو، ژینگەی پیس، چکە ئەم نەخۆشیانە ئەم حساسیەتی پێستی وشک کە لە مناڵە ئەبێ، ینی تۆژینەوەی زۆر لەسرە. لە ژینگەیەکی پاک مەثەلەن لە لادەیە سێریان کردو کەمترە، لە ژینگەیەک وەکو مەثەلەن ئەوانی کە نزیک مەثەلەن با بڵێن نزیک بازیان و ئەو شوێنانەوەی کە معمەل و شتی وای لێ و دووکەڵی زۆر لێیە. حتا ئەو لەو ژینگەیە ئەگەر مەثەلەن باوکو دایک جگەرەی پیشێشن مناڵەکە مەثەلەن ئەگزیمای زیاتر بێ، لە ژینگەی پیسە ئەم حساسیەتە زیاترە بێ، ئەم پێسوشتیە زیاترە بێ. و ئێستاش ئێمە فەسڵ گۆڕین بڵین پاییز لەگەڵ جەوەکە بە عام ژینگە پیس بووە، ئەم نەوە حساسیەتە زیای کردووە. چۆن دەرەکەوێت ئەم حساسیەتە؟ طبعاً چۆن دەرەکەوێت؟ یەکەم شت کە مناڵەکە لی دەرەکەوێت سەرەکەی پێستی وشکە بێتەوە، سەرەکەی تقریبا ڕوومەتی وشکە بێ، ئەو شوێنانەی کە با بڵین و سەروریگی و قاچی دەرەوە، ئەم شوێنانەی دەرەوە پێڵێن ئەکستێنسە. ئەمانە چیە بن؟ ئەمانە وشکە بنەوە. دوای وشک بوونەوە کە مەرحەلەی دووەم دەست پێ کاچیە بێ؟ خورانیە بێ. لەگەڵ خورانەکە وەکو زیبکەیەکی ورد لەسەر پێستەکە دەرەچێت، ئاوی تایە وەکو ئاوێکی تایە، باشە ئەوە دەرەچێت. اینجا جار بەجار ئەگەر تۆ نەزانی هەڵسوکەوتی لەگەڵا بکەی لەگەڵ ئەو مناڵە، سەرەکی بەرەو خراپترە ڕۆ، باشە سێرەکەی مەتەنەن خەوی تێکەچێت، ناتوانێت بخەوێ. دوای سێرەکەی حتا پێڵێن ئێمە
يعني نمو يعني گرۆسی سێرەکی گرۆتی مناڵەکە سەرکی زعیف دەرەچێ بچکۆلە دەرەچێ بۆچکە خەوی باش نییە مەزین گرۆت هۆرمۆنی گەشە پێدان با بڵین لە کاتی نووسە دەرەکەوانە ئەبێ مناڵەکە بچێتە خەوێکی باشە سەرکی مناڵەکە زعیف دەرەچێ باشە پێستی وشکە ملی ڕەشە دەستەکانی شەقە بات و ئەوانەوە برینە بێ ئەمانە بەم ناوعان سەرەکەی نەخۆش یەت طبعا ئەمش يعني يعني لمرحلة كما وش كبيرة بيستقبل بۆیە زۆر نەخۆشمان هەیە لە مەرحەلەی یەکە ئەتوانێ مەتەن دایکەکە لە ماڵەوە کە سێرەکە مناڵەکەی دەست پێستی وشکە بێتەوە ئەبێ مەتەن چی بکە ئاگای لێ بێت چۆن بۆ چاورکات ئەبێت طبعا چاورکەرەوە هەیە ئەوەی کە مەتەن چاوری کرێمی ئەوەی کە چاوری زۆرتیایە سابوونی چاور هەیە ئاو وشکەرەوەیە ئەبێ زۆر نەیشوە ئەبێ زۆر تەڕینەکە ینی ئەو پێست وشکەکاتەوە ئەبێ نابێت پێستەکە بشۆرێت نابێت زۆر بشۆر نابێت زۆر بشۆر مەتەن مناڵەکە پێڵێنێ دایکڵێن هەفتەیە جارێ 2 هەفتە جارێ بیشۆ باشە بە سابوونی چاور مەتەن بیشوە مەتەن کرێمێکی چاورکەرەوە بەکاربێنێ لەو مەرحەلەیە ئەتوانی تۆ با بڵین کۆنتترۆلی بکەی بەعزێکی هەیە بەعزێکی خۆی لە ئەساس بە زۆر خراپی دەرەکەی بەڵام بەعزێکی هەیە خۆی نەزانی لە هەڵسوکەوتە لەگەڵ ئەو مناڵەیە نەزانی چۆن هەڵسوکەوتی لەگەڵاکەی باشە سێرەکەی ئەمە ئەگەینێتە ئەو مەرحەلەی ئەخیرە مەرحەلەی خراپەکە مەرحەلەوەی کە زیبکاکات و زیبکەیەکی وردەکە ئاوی تایە و خورانێکی زۆر دوای شەقە با پێستەکە باشەقە با سێرەکەی دوای پێستێکی ڕق وشک ئەبێتەوەوانە واتە بێت لە مەرحەلەی یەکەمە چارەسەر بکرێگەر چارەسەر نەکرێت ئەچێتە ئەوانەی بەعزێکی هەیە خۆی بە خراپی دەست پێکات یعنی لەمەڕ بەسەوە ڕێژەکەیان کەمە بە زۆری کەمن خۆیان زۆری یعنی خۆشبەختانە ئێمە لە منطقەی ئێمە لە کوردستان و لە عێراق و لە شتانە ئێمە ئەو نەخۆشیە بە کەمی هەمانە بەڵام لە ئەوروپا زۆر بە خراپی هەیە چونکە پێش ئێمە کەوتون لە پیسی ژینگە پێش ئێمە کەوتون لە با بڵێن گۆڕانی جە و ئەو شتانە و ئەوان سەرمایەکی زۆریان هەیە ئێمەش تقریبا یعنی لە زستانیش حتا لە زستان ئێمە شێمان کەمە یعنی جاوکەمان شێدار نییە ئەم نەخۆشیەش پێویستی بە شێیە زیاتر لە شێە لە جەوی شێ باشترە بێ لە شێە ئەبێ شێ هەیە بۆیە بەعزێ نەخۆش پێڵێن ئەوڵ ئێمە مناڵ بووین چین زۆپایەکمان هەبوو کترێکمانە خستە سەری جەوەکە شێدارە بوو بەڵام ئێستا حتا سپلت وشکەرەوەیە جەوەکە وشکە کاتەوە فەیسا ئەو سپلت وشتانە وای لێکە پێست خراپتر بێت ئابرە خراپتر بووە بۆیە چێڵین بە دایکەکە هین هەیەسە لە شوێنی ئەوەی مناڵ شتی مناڵ فرۆشتنەوەوانە شتێکی ئەو کتریە ئاوی تێگەی تەبخیرەکان ئەوەی هەڵمەکەی ئەڵێن ئەو هەڵمە دروستکە بۆ مناڵەکە و تەمانە ئاگای لە جلەکانی بێ جلەکانی ژێرەوەی مەتەن کودەری بیان لۆکە خوری و نایلۆن چکە خراپتریەکە یان هەرچەند لە خوری وشتی وا دوور کەوێتەوە ئەوانە بەعزێ خواردنیش هەیە لە بیدایەتەوە نەیخوا باشترە بۆ لەبەرەوەی کە ئەم خواردنانە احتیمالە جۆری تری حساسەی بۆ دروستکە چونکە ئەم پێستی ئێستا حساسە بەڵام احتیمالە ئەوەی چاک بێتەوە لە گەورەبوونە تووشی مەثلەن ڕەبوو بێ یان شتێک ینی حساسێتی ڕەبوو ینی ئەکرێ حساسێتی پێست ئەگەر ئەگادار نەبێ بێت حساسێتی ڕەبوو حساسێتی دیکە نەخۆشەکان برادرن دکتۆرە هەموو حساسەکان برادرن باشە هەموو حساسێتەکان برادر ئەوەی کە حساسێتی پێستی هەبێ احتیمالە دوای حساسێتی لوتی هەبێ کە گەورە بێ یان سێرەکی لە ماڵەکەیکی حساسێتی پێستی هەیە ئەویتر حساسێتی لوتی هەیە یان سێرەکە دایکەکە حساسێتی لوتی هەبووە مناڵەکەی حساسێتی پێستی هەیە جێنێتیک دەوری زۆرە باشە جێنێتیک دەوری زۆرە فەس ئەو حساسێتیش برادرن احتیمالە تۆ لە مناڵی پێست توش بووە کە گەورەبی تووشی حساسێتی مەتەنەن لوتبی یان چاوبی باشە پێڵێن ئەلێرجیک ڕاینایتس ئەلێرجیک کۆنجکتیڤایتس یعنی حساسێتی ناوچاو یان ئەلێرجیک برۆنکایتس مەتەنەن حساسێتی سنگ و ئەم شتانە تووشی ئەوە بی فبعضی خواردن هەیە ئەڵێن مەتەنەن هێلکە با بڵێن شیر هێلکە خواردن زۆر شیر مۆز کیوی ئەمانە لە دوا ڕۆژە احتیمالە لەگەڵ حساسی پێستەکە حساسێتی سنگی بۆ دروستکە باشە دایکەکانم لە بیدایەت لە ئەوڵ 2 ساڵ پێڵێن پارێزی بکات لەم نەخۆشکە تۆ ئەزانی بەرگری لەش دوای 3 مانگ دەست پێکا ڕێکێک بێت و شت دروستەکە و بەرگری دروستەکات و ئەم شتانە دروستەکە ینی دکتۆر ئێستا مناڵ کە لە دایکە بێت مناڵی ساوە لە تەمەنی سەرەتای چەند مانگیەکەم عادەتەن پێستان حساسە خۆیان و لەم وەرز گۆڕانەشە زیاد ئەکات ئەو پێست بینە خۆی ئێستا لە بیدایەتە
يعني بعض مناڵ هەیە مثلا کە دایکە من لە یەکەم مانگەوە نوع حساسیەکیان دەرەچێت ئێمە بە کوردەواری خۆمان پێڵێن خڕکانە بەڵێ خڕکانەوە چێ مناڵەکە سەرەکی کڕێشی هەیە لە سەری دەموچاوی سوورە بێتەوە ئێرانە ئەوە خۆی لە شەشمانی ئەڕوا بەڵێ لە چوارمانی پێنجمانی ئەڕوا ئەوە پێڵەن سیبۆرێک دەرمەتاس حساسی پێستچەرەوەی کە کەی هەڵەداتەوە کە و باسمان کرد دوای هەرزەکاری دوای هەرزەکە دوای مراحقە سەرەکی پێستەکەی چاور بێوان باشە ئەڵێن تەسیری هۆرمۆنی دایکە لە مناڵەکە ئامێنێتەوە ئێمە خۆیان پێماوەت خڕکانە ئەوەڵیان برایان سووتان مثلا شوێنێکیان ئەسووتانەوە نایانوت باش بۆ خۆی باشە بێتەوە نەخۆش ینی خۆی بەپێی دەدرێت بەجێ خۆی چاکە بۆ بەس ئەوانە چۆن ئەیان سووتان وەزن بۆ چاکە بێتەوە کاو دکتۆر شیری دایک کارگەری هەیە ینی سبوون مەسەوتی هێلکە ئەو خواردانە کارگەری هەیە لەسەر پێستەکە ئەگەر دایکێک شیر بات و ئەوی خواردانە بخوات ئەگوازرێتەوە بۆ مناڵەکەی ئەکرێت ئەم حساسەتە لە مناڵەکە زیاد بکات بەس ڕێژێکی کەم بەڕێژێکی کەم زۆر کەم باشە بەڕێژێکی حساسی نەوعی تر نەک حساسی پێستەکە یعنی حساسی سنگ حساسی چاومەکە حساسی لوت باشە ئەوانی پێزە ئەکات ئەوانی پێزیاکە کاو دکتۆر حساسەتی پێستی چاور چۆنە حساسیتی پێست چاوەکو ئێستا باسم کرد بەشێکی هەیە لە مناڵی دەرەکەوێ بەشێک لە مناڵەکان لە مناڵی دەرەکەوێ ئەوانەی کە چۆنیان مثلا قژی سەریان مثلا کڕێشێکی هەیە ئەوانە باشە ئەوەی کە زەیتەکە ئەکەینە دایکەکە زەیتەکەی تۆزە گەرمە کردەوە ئەیکردە سەری مناڵەکە تۆزە ئەوەی کڕێشەکەی پێلابێت سەرەکەی دوای فترێک هەم دروستە بووە ئەو هەر یاری لەگەڵاکە تا شەشمانی تا شەشمانی لای ڕوومەتی سوورە بێتەوە بەعجاگەر زۆر خراپ بێ وەزای مناڵەکە بینی برۆی کڕێشێکە کا سوورە بێتەوە سنگی تۆزە سوورە بێتەوە پشتیشی سوورە بێتەوە عیلاجی ناوێت هیچ عیلاجی ئەگەر سێرت کرد مناڵەکە مثلا زۆر خەوی لێ ناکەوێ بێ تااقەتە بێ و ئەم شتانە بێ ئەتوانی تۆزێک مثلا ئەلەرمینێکی پێ بدەیت شتێک ئەلەرمین نا با بڵێن مثلا فنستیلێکی پێ بدەیت قەترات ئەوانەی پێدەن و مثلا با بڵێن کرێمێکی حساسەی بۆ بەکاربێنی خەفیف باشە چونکە ئەمە تۆ چاکی ناکەیتەوە خۆی چاکەکەی هەڵەداتەوە لە تەمەنی گەورە بوون هەرزەکاری سەرێکی دەست پێکە پێسمان چاورە بێ پێسمان چاوی لەگەڵ کاریگەری هۆرمۆنی پیاوانە لە ئافرەت و پیاو دەست پێکەین زیبکاکەین دەموچاومان چاورە بێ ینی دکتۆر زیبکە ڕەفتی هەیە بەبەست بە هۆرمۆنی پیاوانەوە نا تەمام ناخۆی مەڵتی فاکتۆر ینی هینی ئەسبابی زۆرە مەجموعی شتە خۆیان نەگرن باشە یەکێک لەوانەیە هۆرمۆنی پیاوانەیە لە ئافرەت و لە پیاو یەکێک لەوانە ئەو بەکتریایە کە لە دەموچاو هەیە باشە پێڵم بەکتریای زیبکە با بڵێن پرۆپانی بەکتریمەکنێز باشە لەگەڵ ئەوەشە چەوری دەموچاوەکە و ناڕێکی پێستەکە لەو کاتەیە تاسیراتی ناڕێکی پێستەکە باشە ئەوانە هەمووی واکە ئەو کیسە چەوریانی پێستەکەمان کیسەی چەوری ورد هەیە لە پێستبانە ئەو چەوریانە بەکتریاکەی تیازیا بکە لەگەڵ کوونەکانی دەموچاومان بگیرێ ئەوە یەکەم مەرحەلەی دوای ئەوە دەست پێکە شوێنەکان با بڵێن ئیلتیهابەکە سوورە بێتەوە باش بەرزە بێتەوە وەکو زیبخۆیان پێڵێن زیبکە مەرحەلەیەکی تر دەست پێکە ئەو زیبکانە گەر خراپ بێتەوەوانە بێتە کیسی وەکو کیسی چەوری لە دەموچاوەکە ئەوانە مەرحەلەی تر سەرەگرێتەوە پشتەگرێتەوە سنگەگرێتەوە ئەم شوێنانی کە چەور لێرەوە بەسەرەوە ئەم شوێنانە چەورە خۆی باشە ئەم شوێنانە چاورفە ئەو شوێنە چەورانە ئەگرێتەوە فەزیعەکە فەزیعەکە لە حساسەتی چۆرەکە پێستی چۆرەکە کاتۆر چ کاتێک پێویستەکە ئەم حساسەتانە سەردانی پزیشک بکەن کە تۆ سێرەکەی مثلا ئەگەر تۆ بزانی مثلا چۆن ئەگەر بزانم ئێستا من پێستم چاورە ئەبێ بن چی بکەم بدایەت ئەبێت تۆ مثلا ئەو شتانە بەکاربێنی کە چەوری کەمەکاتەوە لە پێست یعنی سابوون هەیە مثلا بەسیط سابوونی گۆگرت هەیە سابوونی چای ساوز هەیە لە بازار زۆر نەمشتانە بعضی غەسوول وشتی وهەیە بۆ پێستی چەور پێستی چەور ینی ئەمە بۆ حساسێتەکە ئەمە پێستی چەوریەکەت کەمەکاتەوە پێست چەوریەکەت کەمەکە تۆ کە چەوریەکەت کەم کردەوە حساسەکەش تۆزی کەمە بێتەوە شامپۆ هەیە بۆ قژی چەور بۆ ینی بۆ پێستی چەور باش ئەو شتانە بەکە سابوون هەیە بۆ جسم بۆ پێستی چەور ئەمانە بەکارهێن بەڵام ئێمە شتی غەڵەتێکیشی زۆریش هەیە ئەوانەی کە مثلەن شتێنن لە خارجەوەوانە مثلا وڵای ئەمەیان لە خارجەوە بۆم هێنا عادەتەن خارج نوعی پێستیان جیاوازە لەگەڵ ئێمە پێست نوعەکانی ئەگۆڕە ئێمە پێستمان چییە؟ ئەستور و چەورە ئەوان پێستیان تەنک و وشکە ماژە ئێمە دائیمەن سێری دەموچاومان کە کوونەکانی دەموچاومانە بینی ئەو مەساماتی پێڵێن کە ئەو مەساماتە دی معنای پێست چەورە باشە بعضا ئەوان بعضی کەس هەیە سێرەکەی ئەو پێست چەوریان بە وشکی دەرەکەوێت کڕێشەکە دەموچاوێن ئەڵە نام پێستم وشکە کڕێشەکە دەموچای نا ئەوە پێڵێن حساسی پێستی چەور نەوع وشکەکەی فەم ئەچێشتی چەوری لێ دەوازێن بە چەوریەکە چاکە بێتەوە خراپترە بێت ئەبێت تۆ بالعکس ئەبێت تۆ
شت بەکاربێنی هەر بۆ چاورێکە بەکاری بێنی يعني حساسيتك النوع زور زورة زۆر حساسیت پێست چاور دوو بە دوو ناو دەرەکەوێت بله. یان بە چوری دەرەکەوێت وەکو دەموچاوی تۆ و دەموچاوی منەوەوانە یانیش سەرکی وشکە بێتەوە کڕێشەکە دەموچاوەکە کە وشی بۆ کڕێشی کرد ئەو شخصەوە ئەزانێ پێستی وشکە ئەچی شتی چوری لێدا فخراپترێکە سو بسیار زۆرین بوو لە مشکمە پێست کە وشک بێ هەڵ ئاو ئەبێ بە کڕێش یعنی لە وشکیە غەڵەت پێست کە وشک بێ باش نه کە پێست هەڵەیە معنایە مشکلەیەکەیە مشکلەکە چیە حساسیتە یان هین چوریە یان هی وشکیە وانێ لە مناڵەکە باسمان کردوتمان وشکیە وایە لە گەورەکە چییە کە تۆ چۆن ئەزانین چۆن جیایەکەیتەوە پێست چۆریان وشکە سێری ئاوێناکەی سێری مەساماتی دەموچاوتەکەی ئەگەر کوونەکانی دەموچاوت بینی معنای پێست چۆرە ئەگەر نەتبینی معنای پێست وشکە باشە ئێستا سێری ئەژنەوەکان کە گەورەشە بن خاستەن سێر پێستیان کە سەرەکەی پێستیان ئەو هایە کوونەکان دیار نییە باشە سێریان کە گەورە بن چرچە من خەت دروستە بێت دەموچاوێن ئێمە چیمان لێیە کە گەورابی دەموچاوان دابستە خوارە ئەو هامان لێ ئامانێتە خوارەوە ئەو هامان لێ بۆچکە قورسە سێری دەموچاو کە سەرکی حتا لە گەورەی شێ سەم زۆر نەخۆشەکان زۆری بە گەورەیەن ئەڵێ دکتۆر ئەم کوونانەی پێستم چۆن لابم ئەم مەسامەتەنە چۆن لابم ئەو مەسامەتە هەموو کوونێک کیسێکی چوری هەیە لە ژێرەکەی هەرچەنەوە گەورە بێ مە گەورە بێت وانە کەم بچکۆلە بێمە دیار نابێ وەکو مناڵی سە مناڵێکە تا بێ 2 ساڵ 3 ساڵ سێری پێستیکە سەرکی مەسامەت نابینی پێستی وشکەوە باش فکە مەسامەت دیە دەموچاوت و پێستت کڕێشی کرد معنای ئەوە نییە پێستت وشکە معنای پێستت چەورە ئێمەش بە گەرانتی تۆ چاوت داخە بە گەرانتی لە 95 مان پێستمان چەورە يعني لسانة وبنجي خلقي كرد بيستي چورا عربي شتوزن كاك دكتور لچكاتك سرداني بزيشك بكين بونو منم چي نبر انا سيرمان كر بيسمان هاليا ولو كاده در ضرورة كسرداني بزيشك فكره كسيرك حتى مثلا تو بداية يك جارتبه تو حتى سرداني بزيشك بكين بزاني نوعي بيست شونه وبيست دكتور يعني إذا زور سنتر واشتواء هيا مثلا إما هين مانية يعني أخصائي تجميل مانية يعني هي مثلا لخارج هي أواناتنا كل يوشتو بيالن مثلا أستيتيك كوزموتيك باش أواني كجوان كارين وأوانا أو خوي عندنا وأنه لبيستي أجنو لبعض الصيدليات أيام بينيتو سيركي صيدلانية خوي كردوتا خبيري كريمات يعني سيركي مثلا لبعض شوني سنتر هي يعني يجيك مثلا خوي كردوتا خبير يعني بحمو احترامك وبأو شخص أنا كسر راسنا كان غلطة بكرنا بله چونکە ئێمە ئەو بەشەمان نییە ئێستا چۆن مەثەڵەن ئێستا ئەگەر بڵێن بەشی پێستمان نییە چۆن دکتۆری پێست هەیەوانە کە بەشی پێست نەبێتەوە فەئەمانش ئێمە ئەو بەشەمان نییە باشە فەچێتە لای یەکێڵەوە باعات چوون بۆ فڵان شوێن چوون بۆ فڵان سەنتەر ئەم کرێمەیان پێمدا سەرکە عەکسی ئەو شتەیە و زۆریش هەیە لێرە يعني خراپترية كانت حالتها طبعا خرابي على بيست مشكله ان شاء الله ما دام بيست مشكله كلمه شوره بقاربينه نازلش مساله شيء وخراپترية في يك جار بيست تو مثلا اگر تو بطاقتي نك مثلا تو هیچ نییە بچی بەڵام ئەگەر تۆ بێتاقەتی لە پێستی خۆت مەتەن سەرەکی مشکلێکت هەیە یەک جار پێویستە بچی حتا بزانین نەوعی پێستت و طبعا دکتۆری پێست ئەبێ بتبینێ بە تایبەت دکتۆری پێست بتبینێ پێت بڵێ تۆ نەوعی پێستەکەت وایە و ئەم شتانە باشە بوت بەڵێ ئەو کاتە کەسەکە زانی کە نوعی پێستی چۆنە ئەو کاتە خۆی ئەتوانێت مامەڵەتی طبعا کاک دکتۆر پرسیارێکی تر کاتێک کە کەسێک پێستی حساسە ئەبێت زۆر زیاتر خۆی لە دەرمانەکانی تری دەرەوە جیاب کاتەوە وایە پێستی حساس من دامن تشبیهکەم کڵەوە پیاوێکی تووڕەیە تۆ تووڕەی مەکە يعني تو زاني بيست حساسة ما شو مثلا لقطة كريماتي زور بكاربين وشتي بكاربين تو زاني بيست حساسة مثلا شتي تيجو تون مخو مثلا أو خراب خود خراب ترمى خوارنا كان كاكتور باسي خوارنا كان ممكن بتيرو تسالي بو بيست باسي بيست خواردن بو بيست يعني خوي بيست وكو همو أورجانيك يعني بالجسم ماشي هرشان تو صحي بيت خوارنا كانت مثلا صوزة ميوة أمشتانا بيانا همو أنتي أوكسيدنت تو زاني تو إذا مثلا تو خود غوري وقميصك وتوت كردو دويني ها تو يجي لكان توت كردو أنا أما شيء جدا بوشتا أو يكلا دروية وانية بيستيش لدروية أوش تي أبي تو جوي بيبدي باشا أبي تو مثلا يعني تو مثلا باتشي كيتوا أبي اهتمامي بيبدي شونك أما مثلا أما يكمل روي درو وهم وكو أورجانا خوي وكو جگرة بابلين وكو شاوا وكو لوتا وكو شتيت وكو يعني هنا جهازي بابلين تنفسي أما أنا شون جوي بيدي تو أما هطاولي دا
تۆز و خۆڵ لێدا بای لێدا شت لێدا ئەمانە فەمانە مجموعی پیسایی تیا کۆ بێتەوە مجموعە پێڵێنێ مەمەسەن مجموعی شتی خراپی تا کۆ بێتەوە باشە ئەبێ ئەمە یەکێک بێ وەکو کەنداس پاکیان کاتەوە وانێ ئەوەی کەنداسە مثلا میوەکانن سەوزەکانن هەم شتان پێڵن ئەنتی ئۆکسیدنت باش ئۆکسیدیشنێک کە ئەبێ لە هەتاویش طبعاً بۆ یعنی من جەومان زۆر خراپە بۆ چکە هاوینێکی گەرمت هەیە هەتاوێکی زۆر بەخۆت هەیە زستانێکی ساردیشت هەیە باشە یعنی هینمان نییە بینمان نییە تەوازنی نییە فپێستەکەمان ئەم شتانی کە بەسەرایەت باشە ئەم شتانم وەرزگۆڕینەوە شتانی بەسەرەوە و خاستن لە مناڵیشەوە گوێی پێ بدەیتەوە خراپترین شت مناڵیە کاتی مناڵیە بێت تۆ لە مناڵی و گوێ بدەیت پێیانەوەی کە پێستیان سپیە مناڵەکان چاویان کاڵە مەتەنەن ئەوانە بێ مەتەن جەخۆر بەکاربێنن ئەبێ بەتە عینێکی تاو بەکاربێن کە لەبەر هەتاوە بنەوە شتانە زۆر خۆڵ کورت نەکەن ئێمە لە هاوین زۆر قۆڵ کورت دەکەینەوە چین بۆ سەیرانەوە شتانە لەبەرەوەی کە هەتاوەکەمان زۆر خراپە زستانیشمان خراپە هەتاوەکەشمان خراپە فتۆ پێویستیت بە مجموعەیە خۆراکی سەحی و ئەم شتانی وەکو ئۆرگانەکانی تر ئەم شتانە پاک کاتەوە لە پێستەکە ئەوانش مەتەنەن بیبەری ساوس تەماتە مەتەنەن میوە ئەو ڕەنگا و ڕەنگەکان ئەو شتانە هەمووی طبعا کاکتۆر ئەکرێ خواردنێک ببێتە حساسیت لە جسمە طبعا بەعامە تۆ ئێستا مەتەنەن حساسیت دەین چۆنە یعنی زۆر شتیکایە یعنی شتی جێنێتیکی تایە سەرەکەی دایکەکەش وایە سەرەکەیان باوکەکەش وایە زوو یعنی یەکێک هەیە مەتەنەن چێ بۆ سەیرانێک مێشولەیە گازێکی لێگرێ تۆزە شوێنەکەی ئەخورێ بەڵام خەڵکانێکی ئەو مێشولەیە گازیان لێگرێ ئەو شوێنیان ئاوسەت باش یان شوێنی تریشان لەگەڵی ئەخورێ باش عینەش تا حساسیت کاتە کەسە بێ خۆی بدۆزێتەوە ریاکشن يعني ریاکشنە سەتۆیتە من هاتمە ئێرە مەتەن 5 نەفەرم دی مەتەن ڕقم لێکێکیان هەستە تۆڵی ئەو کوڕە زۆر باشە وانە ئەوە چی ئەوە ریاکشنە حساسیش تو ئێمە احتیمالە بچین هەومان دانشین کەباب بخۆین باشە یەکێکمان هەستێ لەشی بخورێ بەڵە حساسی بۆم کرد کابەکە مەتەن نەوعبی بەریکی تیا لە کەسەوە بۆ کەس جیاوازە کەس لە کەس ناچێت ئەو کاتێ بە کەسەکە خۆی بدۆزێتەوە کەسەکە خۆی بدۆزێتەوە ینی ئەوە بۆ نمونە من هەنە قسە فحسمان هەیە فحسی خۆراکی حساسیەوە ڕاستی ڕاست نییە ڕاست نییە ئەنەو کەسە بێ خۆی بەپی جسمی خۆی بدۆزێتەوە چ خواردنێکی پێویستە ئەو شتە بێ لە تۆ لە جەوی خۆتا دەریکەن ئەو کیتانەی کەیان بۆ قیاسی حساسیت کتی یعنی لەو شوێنێکەوە هێناویانە عید بە ئێمە نییە ئێمە من ئەگەر بماوێ مەتەنە من کتێ دروستکەم ئەبێ لە جەوی خۆمەوە لە تۆزی خۆمەوە لە خواردنی خۆمەوە لەو شتانەی خۆمەوە ئەو کتە دروستکەم فبۆیە سەرەکەی بعضی کەس حساسی بۆ دەرەچێت بۆ مەتەنەن فلانش لە حیاتی نەبینیەوە چونکە بەپێی وڵاتی ئێمە دروست نەکراوە ئەو شتانە کاک دکتۆر حساسیەتی پێست کاتێک بۆ نمونە لە جەوێکی بەرەو سەرما ڕۆین پێستەکە وشکە بێت و حساسە بێ دوایکە جەوەکە باشترە بێت ئەوش باشە بێت لەگەڵێ ئەم کەسە پێویستە یان شێوازی گرنگیدانی لەو کاتێک کە پێستەکە حساسە بێ بگۆڕێ یان تا بە بەردەوامی لەسەر یەک شێوازە گرنگیدان بە پێستی بڕات نه خۆی تۆ ئەگەر زستان بێجلی ئەسوول لە بەرەکەی ئەگەر هاوێن بێجلی تەنێک لە بەرەکەی وانە فتۆ حەسب ئەو وەزعی کە تۆ تیایت بەعمەڵە لەگەڵ پێستەکە دەکەی باشە خۆی سەرماگەرما علاقی نییە بە حساسیتەوە بەڵام گۆڕانەکە گۆڕانی سەریعەکە گۆڕان سەریعەکە نییە مەتەنەن ڕۆژێت تۆ بە قەمیسی خۆڵ کورتەوەی هەفتەکەی تر تۆ چاکەتت لەبەر کردو خۆت بلوزت لەبەر کردو یعنی ئەو کاتە ناگا پێستەکە خۆی ڕێکخاتەوە خۆی ینی ئەو کاتە ئەوەی کە پێستی وشکە وشکترە بێ ئەوەی پێستی چاورە چاورترە بێ شکات پرسیارێکی زۆر تایبەت ئەوە لە ماوەی پێشای خوێندمەوە لێکە لە پێیجە ئینگلیزیەکانیشا بوو ئەڵێت ئەو خواردنی کە ئەی خۆی لەوە چه هەبچێتە ناو سیستمی هەزم و چەند ڕۆژی بێت 24 بۆ 40 ساعتی بێت تا ئەگاتە پێست بەس ئەگەر تۆ ئەو شتە بێنی بی لە پێستە بەسی چرکە ئەگاتێ ئەو شتە ڕاستە ئێوە دکتۆری دان خۆی لەم باش ڕزانە ئەو شتێک کە ئەیکەیتەوە ئەم بەعزی دەرمانمانە ئێمە بە سەرعیشکە ئەی بەدەما ئەی توێنینەوە لە ژێر زمانە ئەتوێتەوە یەکسەر ئیشەکە خاصەوانی کە ئێشی دڵ و شتانیان هەیە یەکسەر لە ژێر زمانە ئەی خۆی تۆ سەرەکیانەوەی کە زەختیان زۆر بەرزە بە چوینگ ئەیکیان بە چوینگیان دایە کرمێنی یەکسەر ئیشەکە طبعا ناو دەمیش بەشێکە لە پێست باشە فەمانە بەسریەترەکە یەکسەر بۆری خوێن نزیکە لێرەوە باشە ینی ئەو قسە ڕاستەکە شتەکان زیاتر سەرعتر ئەگات بە دەست خۆش بکات زۆر سپاس پاش ناوبڕێکەوە گەڕێنەوە لاتان
دووبارە سڵاو کاک دکتۆر با لەم بەشەی بەرنامەکەمانە باسی زیبکە بکەین بۆچی لە تەمەنی 14 ساڵیە زۆربەی کات هەرزەکارەکان زیبکەیەکی زۆریان لەسەر ڕووی دەموچاویان دەرەکەوێ ئەگەر بڵین ئێمە بدایەت کە باسمان کرد لە بەرگەی یەکەمە وتمان ئێمە بەعام پێسمان چاورە باشە بەعام پێسمان چاورە مجموعەیە هۆکار هەیە مجموعەیە هۆکار هەیە بۆ زیبکە خۆی ئێمە بەکتریایەکمان هەیە لەسەر پێسمانەژی پێڵین کۆمنسەڵ فلۆرا ینی خۆی بە تەبیعەت ئەژی باشە مجموعەیەکی تیا بڵین بەکتریای خراپن خۆی مجموعەیەکن بە 6 حوتێکن 6 حوتنەوە ئەمانە ئەکتیڤە بن بەچی یان بە قوتە بنەوە بەچی بە تەئسیری هۆرمۆنی پیاوانە خانەکان حساسە بێ خانەکانی با بڵین کیسی چەوریەکان حساسترە بێ بۆچی بۆ هۆرمۆنی پیاوانە باشە حساس ئەوە چیەکە یەت لەگەڵ زیابوونی چەوری لەگەڵ ئەو هۆرمۆنە لەگەڵ ئەو بەکتریا خراپە باشە لەگەڵ ئەو بەکتریا خراپە ئەم سیانە پێکەوە لەگەڵ تۆزی تێکچوونی باشە تێکچوونی شێوەی با بڵین گەشەی پێست ئەم سێ چوار کەسە پێکەوە کۆ بنەوە زیبکە دروست دەکەن باشە هەنی کاتور لە جسمی ئافرەتیشە هۆرمۆنی پیاوانە هەیە ینی ئەو زیبکەی کە لەسەر ڕووی ئافرەتیش دروستە بە هەر بۆنی هۆرمۆنی پیاوانەوەیە خۆی پیاوە ئافرەت هۆرمۆنی پیاوانیان هەیە هۆرمۆنی ئافرەتیان هەردووچیان هەیە باشە بەس ڕێژەکان ڕێژەکانی جیاوازە کاتور بۆ نمونە لە ئافرەتانە دەکە نزیکی سۆڕی مانگانە ئەبنەوە لەو کاتەیە زیبکەی زۆر زیاتر ڕوە لەسەر ڕویان درێت ئەمیش بەهۆی هۆرمۆنەکەیە تەبانە ئەو هۆرمۆنە بەرزە بێتەوە پێش سۆری مانگە بەرزە بێتەوە حتا ئیشی خۆی بکە لە سۆری مانگانە حتا ئیشی بەرزە بێتەوە کە بەرز بۆەوە تێرەسەرەکەی زیبکەکان زیاد ینی هۆکاری زیبکە زۆربەی زۆری هۆرمۆنەکان هۆرمۆنی جەستەیە وتمان ئێمە هۆکارەکە 4-5 کەسن 4-5 کەسن ڕێکی خەنشتەکە بەڵام زیبکە هەیە بەهۆی هۆرمۆنەوە ئەوە شتێکی جیاوازە ئەو فەرقی هەیە ئەوە شتێکی ترە و ئێمە ئەڵین زیبکە طبعا زیبکە لە هەرزەکاریەوە دەرەچێت مثلا لە 11 ساڵی 12 ساڵی دەست پێکە ئەو شخصە زیبکە دروستەکە طبعا زۆر هۆش هەیە یان با بڵین ئێمە ئەگەر ئەم شخصە جێنێتیکی بە باوکی دایکی خاڵی مامی ئەمانە مەتەرەن بە جێنێتێک زیبکەیان زۆرە و ئەم شتانیان زۆرە سەرەکی ئەو مناڵە زیاتر دەرەکە دایکی وا بۆ باوکی وا بۆ ژەمان ئەگەر زیبکەی هەرزەکاری بمێنێت تا تەمەنێکی سەرتر ئاتەبا خۆی ئێماڵێن زیبکە هەرزەکاری بە زیبکە لە مناڵی لەدایک بووش هەیە پێڵێن ئینفەنتایلەکنی ئەوانەی کە لەدایکە بن بازییان زیبکەیان هەیە چاڵدودەکنی هەیە لە مناڵی هەیە باش عینن 2 ساڵی و 3 ساڵی دوای ئەوانەوە دەستپێکە ئەمەی پیوبەرتی ینی هەرزەکاری ئەدەڵتە ئەکنی ینی زیبکەی گەورە هەیە نەخۆشمان هەیە ئەمری 80 ساڵە زیبکاکە نەخۆشی ئەمری 50 ساڵە زیبکاکە کەس نازانێت زیبکەکەی تاوا بێ ینی زیبکەوە نییە تۆ بڵی هەرزەکاری ئەوڵیوان ژن بێنێ چاکە بێتەوە شوبکە چاکە بێتەوە زیبکەیە شتیوان نییە بەس ئەکرێکم ببێتەوە طبعاً خۆی هەموو شتێک وایە هەموو نەخۆشیێک وایە یعنی زیبکەیە ئەکرێ زیابکە ئەکرێ کەم بێتەوە ئەمانەی کە پێڵێن ئەدەڵتەکنی ئەوانە تقریبا ئەوانی دوای 20 ساڵی سێرەکەی دوای 18 ساڵی 20 ساڵی دەست پێکە هەر زیبکەی ئەوانە تۆزێک ئتیجاهی هۆرمۆنیان هەیە ئەوانە تۆزێک ئتیجاهی هۆرمۆنیان هەیە زیبکەکان دوای ئیسا حەسەب ئەو خوێندنەوانەی کە کراوە زیبکەی گەورە تۆزی تەئسیری هۆرمۆنی تایە سێرەکەی پێتەڵە من وەڵاهی لە هەرزەکار بووم ئەو نەزیبکەم نەبوو بەڵام ئیستا زیای کردووە باشە هەیە یەت پێتەڵە من لە هەرزەکاریەوە ئەمە حاڵمە ئەمرم 30 ساڵە 34 ساڵە ئەمە حاڵمە زیبکاکەم ئەمە تۆزە فکر لە هۆرمۆن ناکەیتەوە بەڵام پێتەڵێ من لە هەرزەکاری زیبکەم کەم بووە بەڵام دوای 24 25 یان 30 ساڵ دەستم پێکرد زیبکاکەم ئەمە فکر لە چێکەیتەوە تۆزێک فکرەکەیتەوە احتیمالە تەئسیری هۆرمۆنات بێ شەرت نییە هۆرمۆنیشی بەرز بێ شەرت نییە هۆرمۆنی بەرز بێ باشە نییە بەڵام چییە بێ پێڵێن حساسیەتی بۆ هۆرمۆنەکە زیاکە چۆن مەتەڵێن سە پیاو هەیە کە چەڵە ئەوە تەئسیری هۆرمۆنی پیاوانەیە بەڵام شەرت نییە ئەو پیاوە کەچەڵەکەی بەهۆی ئەوە نییە هۆرمۆنی پیاوانەی زیایە نه حساسیەتی خانەکان بۆ هۆرمۆنی پیاوانە زیاترە ئەوە شتێکی جەنێتیکە بڵێ یعنی ئەکرێ عینەن ڕێژەی هۆرمۆن لە پیاوێکی ترابێ هیچ مشکلێکی نەبێ بەڵام ئەم کەسە حساسیەتی پێ هەیە حساسترە چۆن تۆ دانیشەیەکە نوکتەیەکت بۆڵێ
تۆ زەردەخەنەیە دەگرێ یەکێک چارەکی پێکەنی بەڵێ وانە خوار نوکتەکە عینە نوکتەیە بەڵام تۆزە زەردەخەنەیە دەگرێ بەس ئەوی تر دانیشی پێەکەنێ زۆر پێەکەنێ یەکێتر تۆزێک پێەکەنێ باشە ئەمیش وای حساسیتەکە خۆی هۆرمۆنەکە عینە هۆرمۆنە بەڵام ئەمانە پیاڵێ زیاتر حساسن بۆ هۆرمۆنی پیاوانەکە باشە بەسێرەکەی قژی ئەڕوتێتەوە مەتەنەن زیبکەی زۆرە بێت ئەم شتانە هەمووی حساسێ مووی جسمی زیاکە باشە ئەمانە عادەتەن تۆزێ تەسیری هۆرمۆناتی پیاوانەیە کە لەو تەمە نابێ بۆیە ئێمە چیەکەین بۆ ئافرەت مەبەستم نەک بۆ پیاو دژی حەبوو شتی پێدین دژی ئەو هۆرمۆنە پیاو نابێ شتە بدرێت بۆ پیاوەشتە نابێ بدرێ بەس بۆ ئافرەت دەبێت باشە کاکتۆر قسەیەکی تر هەیە بۆ نمونە کەسێک هەرزەکارە و زیبکەیەکی زۆری لێت بەڵام هەفوو خەڵکیان با بڵێن کە سوکاری ئەم هەرزەکارە نایبن بۆ لای دکتۆریان سەردانی پزیشکی پێستی پێ ناکەن ئەڵێن ئەمە هەرزەکاری و تێ ئەپەڕێ بەڵام سێرەکی حاڵەتەکەی بەرە خراپتر ئەڕوا ئێساوە بۆ ئەوە خۆی زیبکە ئێمە کووت پێتموت زیبکە کەس نازانێکی تەواو بێ ئێمە کە عیلاجەکەین عیلاجی چیەکەین عیلاجی ئاسەواری زیبکاکەین ئاسەواری زیبکە ناشرینە ئەو پەڵانەی زیبکایکە ناشرینە ئەو شتێک کە بەرز بۆتەوە ناشنێ کە زیبکەکە خۆیەتی ئەو چاڵ ناڵێن ئەو چاڵانە دروست بن نامانێت ئەو چاڵانە دروست بن ئەوەی زیبکە ئەیکە ئێمە کە عیلاجەکەین عیلاجی زیبکە نییە تۆ بنەبڕ ناکرێ تۆ نازانی کەی ئەمە خۆی ڕاوەسێ هەیە ئێستا چەند برادرت هەیە لە تا 18 ساڵی زیبکەی کردو هەیە 20 ساڵە و زیبکاکە هەیە ئەڵێ من ساڵێک زیبکەم کرد کەس نازانێت زیبکەکەی تەواو بێت باشە کەواتە پێویستەکە لە تەمەنێکی زۆر لەگەڵ دەرکەوتنی زیبکەکان سەردان بکە ئەبێ عیلاج بکرێت چونکە ئێمە نامانێ مەتەن ئەم پێستە تێکچێ نامانێ مەتەن چاڵێکمان بۆ دروست کە ئەم زیبکەیە تۆ دانیشی 20 جلسەی لێزەری بۆ بکەی وانە حتا ڕێکی بکەیتەوە یان دووسێ پاڵەت بۆ دروستکە شێوەی ئەو شخصە جوان نەبێ ئەوەڵ ئێمە کەم ناڵبووین وەختی ئێمە خۆ ئەیسا ینی کەس نمانێ بر بۆ دکتۆر باشە زیبکای و زیبکەیە خۆی چاکە بێتەوە وانی وەکو ئیستا نەبووی مثلا عالم سوۆشیال میدیا هەیە شت هەیە عالم سێریشتی ترەکە دەرمانە چی ئەکڕێ کەس نەبوو وەختی ئێمە بچین مثلا سابوونێ بکڕین بۆ زیبکە نەمانەزانانی ئەمە ستا هشتامان ناوە بەس ئەوانی کە زۆر وەزەیان خراببوو زیبکەی گەورە و شتیانە کردوانە ئەو کاتە سەر بەس خۆی غەڵەتاوە تۆ بێ پێش ئەو مەرحەلانە سەردام بکەی حتا نەگەیت و بزانیت ناوکە تۆ ئەچی عیلاجەکەی عیلاجی زیبکەکان ناکەی ناتەوێت تۆ ئاسەواری زیبکەکە تیا دەرکەوێت تێگەشتی شاڵ و چۆڵی پەڵاتە گەرانتینیە بۆ بنەبڕەکان زیبکە گەرانتی ئەو کەلیمە واز لێبێنە لە طب تۆ دکتۆری نابێت کە کەلیمەی گەرانتی بەکاربێنی لە هیچ شتێکە گەرانتی نییە قسە بە خەڵکەکەین نابێت گەرانتی کاک دکتۆر پرسیارێکی تر بۆ نمونە کە زیبکەیەکی زۆریان لێت هەرزەکارەکان ئەچەند شتی لێ ئەیان ماست و شت تێکاڵەکان زەردەچەوە و ئەوانە خۆی شت هەیە ڕاستە وشت هەیە غەڵەتە طبعا شت هەیە مثلا سوۆشیال میدیا مثلا زۆر سوۆشیال میدیا مثلا کرێمێک دەرەچێت سابوونێک دەرەچێت شتێک دەرەچێوانە دەرەچێوانە تۆ بێ تۆزێ بە عاقلی مامەڵی لەگەڵا بکەیت یعنی تۆ مثلا سوالێ بکە پرسیارێ بکە ئەو شتانە بکە شرط نییە هەموو شتێک ڕاست بێت سوۆشیال میدیا توانم من دانیشم بێت بڵم من باشترین دکتۆرم لە عالم هیم پێست سوۆشیال میدیایە کەس ناتوانێت فیسبووکەوانی فەوک ئەویش ئەو کرێمە هێناڵم باشترین کرێمی زیبکە لە عالم بە هەفتەیە چاکتە ئەو مهمەکەی ئەو لەوێ بیفرۆشێت باشە ئەگەر زیبکەکە بەڕێی من ئەگەر زیبکەکە سوور بوو ئیلتیهابی کردبوو ئێشی هەیە خورانی هەیە ئەوە بێ بچێت لای دکتۆری پێست ئەگەر مثلا تۆزی زیبکەیەکی وردی هەیە بچکۆلێ ئەوشتانە ئەتوانێت سابوون و شتی وا بەکاربێنێ ئەتوانێت ئەو وەختە مثلا لە شوێنێکی لە سایتێکی باش ئەوانە بەکاری بێنێشتەکان پاکەرەوەیکی پێستی ناو مەطبەخ ماست و زەردەچەوە ئەوانە ماست تۆ ئاخەسێکە تۆ ماست ینی مشتقات لە ماست و شیر و ئەم شتانە ئەمە جەماعەتێکن باشە سێ و پرتەقاڵ و کیوی و ئەم شتە ئەمانە هەمووی جەماعەتێکن پیان دەڵێن جەماعەتی ئەلفا هایدرۆکسی ئەسید ئەلفا هایدرۆکسی ئەسید چییە؟ ئەوانەی مثلا ئێمە تۆ 20 تاڵێ کیلۆپاترا بە شیر خۆیە شەرەوە ئەمە جەماعەتێ مقەشریانتیایە مقەشر ینی پێستلابر پێستەکە هینەکە پاکە کاتەوە مقەشری لایە باشە مندلێکی ئەسید و ئەسیتێک ئەسید و ئەمانە هەمووی ئەمانە ماسەوانە ئەویان تێ ماستی مەڕ بە تایبەتی بۆ پێستی چەور زۆر باشە یعنی مثلا توانێت مثلا ماستی مەڕ بەکاربێنێ ماسک و شتان چکە بۆ ئەلفا هایدرۆکسی ئەسیدی تایە ماستی مەڕ ترشیەکی تایە تۆزێ ترشە فاگەرەوانە بەکاربێنێ مثلا هەفتەی جارێ هەفتەی وەکو ماسک بەڵام تۆ چی هێلکە هەنیونی لەبێ
مثلا خراپترە والله تخۆ نەخۆشەکە بڵە وڵای شیرینە مەگەر ڕنگینەکە لەوەی شیرین بێ کاوی زۆر معجونی دان معجونی دانیشە خەنە سەر زیبکە ئەڵێن بۆی وشک بێ طبعا چکە ئەزێن چی تایە معجونی تان خۆ تەزانی ئەنتی ئۆکسیدنتی تایە ئەنتیبیۆتیکی تایە بەعجار شتی ئەنتیسەپتیکی تایە باش ئەنتیسەپتیکی تایە ئەم شتانی تایە طبعا ئەوە وشیەکاتەوە کاک دکتۆر ئەو نەخۆشانی کیانە لاتان بۆ زیبکە چارەسەرەکانیان چۆنە بێجگە لە کرێمات و شتی چارەسەرێکی تری هەیە خۆ پێت ناڵە منیستە خۆی زیبکە حەسب مەرحەلەکەی یعنی ئەگەر مثلا زیبکێکی کەم بێ زیبکەیەکی ورد بێ نەوعەکە عیلاجەکەی ئەتوانین تۆ کرێمات و شتی پێ بدەیت ئەگەر گەورەتر بێ ئیلتیهاب وشتیوا بێ بچتە سەر حەوشتیوە بەعزێکی زۆریەتی ئێستا مەسەن بۆ ئاسەواری زیبکەکەشیە مثلا بێ کرێمی ئاسەوار پەڵهین پەڵە بەکاربێنی یان چاڵی لەیزەری لەگەڵ بەکار ئیتر سەرەکەویت حەسەب وەزعەکە سەرەکەویتەوە کە بۆیە ئەڵێن ئێمە عیلاجی ئەوەڵ احتیمالە بەتەن تۆ بە دوو کرێمە نەجاتت بێ و خۆت بەکاری بێنی ئەگەر ئیهمالیشیکە احتیمالە بگەیتە لەیزەر جەلساتی زۆر چاڵ بۆ چاڵی بۆ شوێن و ئەوانە ئاسەواری ئینەکە بەعجە هەرەیە بعضی کەس هەر خۆی یاری بە زیبکەکانەکە شوێنەکان چاڵەکە ئەو کێشەیە زۆر بینین یاری بە زیبکەکانەکرێ بەس کەوتۆر هەنە کەسێ ئەبێ بە چاڵ ئەم شوێنەی بەس هەنێکی تر نابێ بە چاڵ ئەمەش هینی تایە جێنێتیکی تایە جێنێتیکی تایە ئێستا ئەوانەی کە زۆری ئەبنە بە چاڵ سەرەکەی ئەوە هینی سەرەکەی مامێکی وایە خاڵێکی وایە یان باوکی وا بۆ یان دایکی وا بووە هین دەوری جێنێتیکی تایە ئەڵێن ئەو زیبکەی دەوری زۆر شەرت نییە 100% جێنێتیک بێ بەڵام یان تۆ ئێستا مەتەن زیبکەیەکت بچکۆلەت هەیە تۆ بێ یاری پێ بکەیت و دەرزی تیا بکەیت و هینی بکەیتەوەوانە و دوی شوێنەکە بێ بە برینێکی گەورەتر و چاڵ بێ ئەوە جێنێتیک نییە ئەوە خۆتوات لە خۆت بەس ڕێژێکی زۆری جێنێتیک یعنی هەیە بەبێ ئەوەی زیبکەکە شاڵکەنە خۆی ئەبێ بە چاڵ ئەوە جێنێتیکە کاک دکتۆر چارەسەرەکانی زیبکە ئێمە وتمان لەیزەر و چەند ستێپێکی زۆرەکرێتەوە پێش بچین سەر لەیزەر ئێمە وتمان بازێ زیبکە هەیە هۆرمۆنیە وانە خاصەتەن لەوانەیە کە تازە زیبکە دەرەکەن یعنی دوای گەورە ئەبن زیبکە دەرەکەن یان زیبکەکەیان اعتیادیە دوای گەورە بوون سەرکەی خراپترە بێ طبعا ئەوانە ئەبێ پشکنی بکەن پشکنینی هۆرمۆنات پشکنینی سۆنەریش طبعا پشکنینی سۆنەچکە ئێمە مەتەرەن هینمان هەیە ئەوەی کە پێڵێن ئێمە کیسی ورد هێلکەدان کیسی هێلکەدان ئەوەی کە لە گەورەترین هۆکارەکانی زیبکە با بڵێن لەگەڵ زیبکە کەشە سەرەکەی مووی دەموچاوی زیادەکە مووی جسمی زیادەکە قەشی سەری ڕوتێتەوە ئەمانە حەسەب وەزعەکەی چەنێ خراپ بێ باشە طبعا ئەمێک دوو مەثلەن بەعزێکیان هەیە هۆرمۆنی پیاوانەیان تۆزە زیاکە فبۆیە ئەو زیبکانە دەبێت ئەوەی کە وتمان زیبکەی هۆرمۆنی پێڵێن ئەوەش احتیمالە هەر هەستێکی هەبێ سێرکە تۆزە مووی جسمی زیاکە لەگەڵی زیبکەکان عادەتەن لێرانە دەرەچێت لای چەناگەوە دەرەچێت شتانە خۆی زیبکەی گەورە عاتەن لێرە دەرەچێت چەناگەوە منتقانە دەرەچێت باشە ئەمانە ئەبێ پشکنینیان بۆ بکرێ چکە ئێمە زیبکە عادەتەن پشکنینی بۆ ناکەین نەخۆشەکەیە دەرمانی بۆ نووسی ئەی بینین دەرمانی بۆ بەس ئەبێ مجموعەی پرسیار بکرێ و خۆش نەخۆشەکە مجموعەی پرسیار لە خۆی بکە بزانێ ئەو شتانی تێک چووە ئەو شتانەی ئەگەر تێک چووە ئەبێ پشکنی بکە یعنی لەگەڵ دەرکەوتنی زیبکەیەکی زۆر لە منتیقی چەناگە و موشە ئەو کاتە بێن کەسە شکی هەبێت کە بۆ هۆرمۆنیەتی سەرەکەی مەتەرەن زیبکەی زۆرە بێت و مەسەلەن مووی زیاکە ئەمانە ئەبێ پشکنین بکەن باشە ئەمانە بێ ئێهمالی نەکەن یعنی پشکنین بکەنەوە شتانە باسی خۆراکی شت کرد لە ئەوڵەوە باشە هیچ شتێک نییە بڵێ خۆراک زیبکە زیادەکە یان ناکەوە بەس ئەوەی کە دیومانە شیرینی بەعام زیبکە زیاکە شیرینی بەعام زیبکە زیاد شیرینی ئەڵێنیش بەعزێ هینیش هەیە ئەڵێ سۆریش سۆری ئەی گوڵە بە ڕۆژە کاک زۆر ئەخەگە سۆر بێ ئەگەر بێتان بقینە بێ ئەگەر بێتان بقینە مشکلی نیە چونکە هەیە ئەڵێن گوڵە بە ڕۆژە چەورە لەبەر چەوریەکەیەتی لەبەر چەوری دەوری نییە چەوری خواردن بعضێکی ئەڵێ مەتەرەن چەوری ئەو شتانە چەوری دەوری نییە واتە سوێریەکەیە یەکی ئەڵە خواردنی چەور نەخوایان لە فەی دەرەوە نەخواشن علاقی نییە عفو لە فەی دەرەوەکە ئەڵێن کارب دەوری هەیە کاربۆهیدرات یعنی فاست فود کاربۆهیدرات و فاست فود باشە عینەن فکرەی شیرینیەکەیە هەر شەکرە کارب و فاست فود ئەڵێ من ئەمە هەرچەند لە فاخوا زیاکە وازان لەفەکە چەورە هین چەورێکە بەس خۆی لەفەکەی این چەوری لەفەکە نییە هین کاربەکەیە کارب و فاست فود و پیزا و ئەم شتانە ئەوانە ئەمانش زیایەکە فبۆیە ئەمانە ئەگەر
وەکو پێتم وتم خۆراکە ئەوەنە نییە بەس ئەمانە ئەبێت تۆزێک یعنی با بڵێ ئەو کە شیرینی زۆرەخوا تۆزێک کەمی کاتەوە یان نەیخوا باشە وەزن قەڵەوی قەڵەویەکێک کە مەثلەن لەو هۆکارەی کە هۆرمۆن تێکەچێ و شتێکمان هەیە پێڵێن ئینسولین ڕێزیستان مەثلەن ئەوەی کە ئەوەی ماڵەی مەثلەن قەڵە و تووشی شەکرە ئەبێت و ئەم شتانە عینەن لێرەشە دەوری هەیە یعنی ئێستا مەثلەن ئێمە حتا ئەبێ بە نەخۆشەکە بڵێ تۆزێک خۆ زەعیفکە لە ئەوەی کە زیبکەی زۆرە تۆ قەڵە و ئەیبینی یەکسەر فکری چیەکەیتەوە فکرەکەیت ئەمە شیرینی زۆرەخوا کارب زۆرەخوا فکە تۆ ئەوی پێکەمەکەیتەوە هەم زعیفێکیتەوە هەم زیبکەکەش قەڵەویش زۆر کات دەبێت ئەوەی دەکچوونی هۆرمۆن طبعا ئاخر قەڵەویش خۆی دەبێتە فپێتەڵم قەڵەویەکە تۆزێکە بێ خۆی زعیفکە باشە ئەوانە لەو چارەسەرانن کە بەشەرەکە ئەتوانێت خۆشی بیکات خۆی ئاگای بێ هوشیار بێ مەثلەن بزانێ مەثلەن ئەمە مووی زیاکە باشە وەلەو خۆی ئێمە شتێک غەڵەتمان هەیە زۆر شتێک غەڵەتمان هەیە فکرێکی غەڵەتمان هەیە ئەڵێ مەثلەن ئەمە عیلاجی زیبکەی وەرگر مووی جسمی زیای کرد شتیوانیە طبعا بەس خۆی لە هەرزەکاری تۆ دەست پێکە مووی جسمت خاصن لە ئافرەت و لە پیاویش طبعا وایە زیاکە وانە تۆزە قژی سەرت ئەڕوتێتەوە دوای هەرزەکاری فامان ڕەبتێکەکەن چکە زیبکە یەکەم کەسە دەرەچێ زیبکەکە دەرەچێ ئەمە چێ عیلاج وەرەگرێت بۆ زیبکەکەی سەرەکەی تۆزە مووی جسمیشی زیایکە ئەمە هین عیلاجەکە بوو عیلاج خۆی عیلاجی زیابوونی و ئەگەر عیلاجە وەرگرێ زیابوونی و زیبکە زیاکە طبعا زیبکەکە زیاکە طبعا غەڵەتە خۆی تۆ هەمە هەرچی عیلاجەکە دێن زدی ئەوە ئەگەر هۆرمۆنیش بدەین ئەبێ زدی ئەو هۆرمۆنە بێت کە موو زیاکە باشە فعیلاجی زیبکە موو زیان ناکە باشە هۆرمۆن تێک ناچێت بەس خۆی کە لە هەرزەکاری بەشەر سووری مانگانە و ئەم شتانە بێت ئەوانە کە تۆزێ تێکەچێت ئەم چوو عیلاجی زیبکەی وەرگرتو ئەمە ئێمە حەزەکەین شت بەش تۆڕە بکەین شتەکە ئەڵێ هین خەتای عیلاجەکان بەڵام خۆی هیچی ئەو شتە ناکات باش ئەمە مەرحەلەیەکە مەرحەلەی دوای ئەوە تۆ مەثلەن کە هاتیت چۆن مەثلەن با بڵێن ئاسەواری زیبکەکە لابیت کە تۆ هاتی بۆ زیبکە ئەم شتانە چۆن ئاسەوارەکەی لابیت ئاساوەکە دەست پێکە لە شتی کەمەوە باشە کرێمات ئەو کرێمانێکە بۆ پەڵە لا ئەبرێ تۆزە ئەچتە سەر و ئەوەوە شتی پشت هەیە پێڵم میزۆتێراپی یعنی ئەو دەرزی ڤیتامین و شتا لەو شوێنانە ئەدرێ کاڵیە کاتەوە ئەچتە سەروتر مەثلەن ئەچێ ئەڵێ مەثلەن چی بەکاردێنین تەقشیری کیمیاوی دەرمانە لێدین بۆ سافکردنەوەی پێستەکە ئەچینە سەرەوەتر لەیزەر بەکاردێنین و ئەم شتانە ئەمانە هەمووی بۆ چیەکەی بۆ ئاسەواری ئەو زیبکەیە ئەوەی کە تۆ توانی پێشەوە مەنعیکەی نێڵی بگەیتەوە مەرحەلەیە لە بدایەتەوە مناڵەکە مەثلەن لە بدایەتەوە مناڵەکە تۆ عیلاجی بۆ بکەیت نەگەیتە ئەو مەرحەلەیە کە تۆ بدانشی لێزەری بۆ بکەیت تەقشیری کیمیاوی بۆ بکەیت باش دەرمانی تری بۆ بەکاربێنی بۆ پەڵە باشە یعنی تۆ ئیشەکەت زۆر ئاسانە ئەگەر لە ئەوڵەوە شتەکان عیلاجکەی زۆر گرانیش ئەبێت گران یعنی قورس لە هیلاکی و قورسیش لە پارە کاک دکتۆر زیانەکانی میکات چێ بۆ پێست خۆی تۆ مکیات چیە ئەسڵان مکیاج خۆی مەثلەن چێ مکیاج مجموعەی ڕەنگە وانە مجموعەی ڕەنگە مجموعەی موادی کیمیاوی حتا ئەو ڕەنگە بمێنێتەوە لەسەر پێستەکە باشە مجموعەیە شتی تایە ئێستا مکیاجیان پێش خستووە لە شوێنە پێشکەوتوەکان زۆر تۆزێ مەثلەن دژی چرچی تێەکەن دژی پەڵەی تێەکەن دژی ئەوانێتەکە مکیاجیان تۆ عیب شاراوەیەکە تۆ عیبێکی پێشاریتەوە وانە یان کە تۆ یەکەم شت مکیاج کرد تۆ اعترافەکەی من عیبم هەیە ئەی شارمەوە وانە چونکە ئەوەی کە سقەی بە خۆی بێ مکیاج ناکە وایە یعنی خۆی وایە خۆی معادلەکە وایە یان من جوان نیم ئەمێ جوان بم یان من جوانم تۆزێ بەس جەماعەت لە من جوانتر لەمێ جوانتر بمەوە بەس کاکتۆر هەمووی ئەیکات یعنی کار لەوەیە نییە خۆی معناکەی ئەوەیە معناکەی ئەوەیە معناکەی من ئەزایم بووە مەبەستم چییە مەبەستم پێم ناخۆشە زۆر پێم ناخۆشە تەلەڤیزیۆن جامیعە لە پۆلی یەکەوە وەکو فەرز ئەیبینن باشە وەکو فەرز ئەیبینن مکیاجەکەن تا پۆلی 4 باشە هەموو ڕۆژێ ئەم کچە ئەچێ بۆ دەوام ئەساسێکی هەرزە نەکڕێ بە 1000 دینار 2000 3000 نازانێمە قوڕا نازێمە چمەنتۆیە باشە ئەیدا لە دەموچاوی هەموو ڕۆژێک ئەڕوە ئەو پێستە ئەکوژێ ئێمە نەماوە تۆ خۆت جلت گۆڕیەوە پاکت کردوێتەوە توت داوە پێستی شوایە ئەبێ گوێی پێ بدەی باشە ئەبێ تۆ ئێتیمامی پێ بدەی ئەمانە هەمووی لەگەڵ هەتاوە تەفاعولەکەن ئەبنە ئۆکسیدەنت شتی خراپ وەکو زەهر بۆ پێستەکە باشە وەکو ئەوانە و فێر بوون ڕایەن یعنی بۆش قەیچێکە تۆ مەثلەن مناسبەیەکت هەیە برادێرێکت شووەکە
برادێک ژنە هێنێ ئەچی مکیاجێکی بەسیتەکەی تۆوانە ئەچی بۆ حەفلەیەک بۆ شتەقەی ناکە بەڵام ڕۆتین لە هیچ شوێنێکی عالم نییە بەس لێرە هەیە ڕۆتین تۆ دانیشی ڕۆتین مکیاج بکەی لە هیچ شوێنێ نییە بەس لای خۆمان هەیە زیانی زۆر زۆر زیانی زۆرە طبعاً لەگەڵ ئەو جەوە پیسەی ئێمە لەگەڵ هەتاوەکە لەگەڵ ئەمانە من زۆر خراپە زۆر خراپە پێستەکە زووتر پیرەکە پێستەکە زووتر ناشینێکە پەڵەی بۆ دروستەکە بەعزێ جار بەجار زیبکەی بۆ دروستەکە خاستن کە نازانن مەتەن خۆی پێستی چاورە چه میکازێکی چاورێنێ ئەیدا لە دەموچاوی باش پێڵە کۆنسلەر مەتەن نازام چی کۆنسلەر ئاستن تۆ کۆنسلەر یعنی عیب شارراوە یعنی تۆ اعترافەکەی عمرت 20 ساڵە و تۆ عیبت هەیە وانە لوتکی تەمەنی گەنج کەلوتکەی تەمەنیکەن تۆ کۆنسلەر ئەڵ من کۆنسلەر بەکاردێن کۆنسلەر تۆ کۆنسلەر لە دوای 35 دوای 36 ساڵ تۆ کۆنسلەر تۆ چرچی فێشاریتەوە کۆنسلەر معناکەی تۆ چرچی فێشاریتەوە تو جاری 20 ساڵی چی کەشاریتەوانێ فەزیانی زۆرە و زۆر غەڵەت بەکاردێ و هەموو تەلەبەکان غەڵەتن باشە خۆی حەقا ینی شتێک هەبێ بۆ ئەمەش ینی مەتەنە تەوعیەکی صحیح هەبێ لە جامیعەکان هەموو کچەکان بە 100% مکیاجەکەن 100% مکیاجەکەن شتێکی زۆر غەڵەت باش زیانیشی زۆرە کاوی سۆر کۆتا پرسیارمان ئامۆژگاری چێ بەگشتی بۆ پێست بۆ پێست ئێمە وتم پێت ئێمە جۆمان خراپە فێکەم شت تێبگی لە پێستی خۆت چاوریان وشکە بزانی چۆن معاملەی لەگەڵاکەی چاور بێ وشکێکیتەوە وشک بێت چاوریەکەی لەگەڵ ئێمە هەتاوێکی خراپمان هەیە دائیمەن دژەخۆر بەکاربێن پارێزی هەتاو بکەین لە هاوینە حتا ئەگەر دژەخۆرشمان ئیشێکمان هەبوو توانیمان ئێواران بیکەین با ئێواران بیکەین چکە هەتاومان شتێکی خراپ و لە مناڵیەوەش بۆ مناڵ دژە هەتاو بەکاربێن هەر لە مناڵێ بێت هەر لە مناڵێ بەکاربێن سپاس کاوتۆرکە لەگەڵمان بێ ئەمڕۆ ئەزیەتمانە سپاس بۆ نەخۆشخانەی ئاسیا کە هاوکارمان بوو لە ڕکۆردکردنی بەرنامەکانمان و زۆر سپاس بۆ بینەرانی ئازیز کە تا ئێستا لەگەڵمان بوون هەتا بەرنامەیەکی تر هەر شاد بن.